ژینگە و ژن دوو بوونەوەری دوو شتن کە هەرگیز لە یەک جیا ناکرێنەوە، چونکە بەڕاستی ژن پەیوەندیەکی زۆر بەهێزی هەیە لەگەڵ ژینگە. ئەگەر ئەوەش نەڵێن کە خاکەر دایکە و خاک وەکو بڵێ کە خاک کە هەمووی لە باوەش ئەگرێ عینەن ئەو دایکەیە کە مناڵەکانی لە باوەش ئەگرێ. بۆیە خاک و ژن و ژینگە سیانەیەکن کە لە یەکدا بڕاونین. بەڕاستی زۆر گرنگە کە ژنان زیاتر هۆشیار بن لەبارەی ژینگەوە. ئەگەر بگەڕێینەوە ئێمە بۆ مێژوو ئەبینین کە بەڕاستی هەر لە سەرەتایی مرۆڤایەتیوە ژنان ڕۆڵیان هەبووە لە پاراستنی ژینگە، ڕۆڵیان هەبووە لە پاراستنی ئاوا، لە پاراستنی سەرچاوە ئاویەکانە، لە پاراستنی پاکوتەمیزیە، لە هوشیاری مناڵەکانیان کە دارن نەڕێژن یا دار نەشکێنن یان گوڵ بشێنن. ئەمانە هەمووی لە سفاتەکانی ژنانە، بۆیە یعنی ژن و ژینگە جیا ناکرێتەوە. ئێستا بەڵام لە ئێستا کە مادام یعنی ژینگە بۆتە پرسێکی نێودەوڵەتی کە ئێستا بەهۆی ئەم هەموو زانیاری و تێکۆش زانیاری تەکنۆلۆژیانەوە زۆر ژینگە تێک چووە بەهۆی ئەم هەموو فراوانکردنەوەی ئاوەدانی و ژیانی سەرمایەداری و ڕژێمی سەرمایەداری. ژینگە بە تەواوەتی خەریکە تێکەچێ و زۆر دەستکاری کراوە. زۆر گرنگە ئەگەر هەر کەسێک بتوانێت کە پاراستنی ژینگە بپارێزێ بە هەر ڕێگەیە کە خۆی بە دروستی بزانێ. ئەمە ئەرکی دایکانە و ئەرکی ژنانە کە زیاتر بایەخ بەوە بدەن کە ژینگە بوونمانە ئەبێ بیپارێزین. بۆیە یعنی ئەرکێکی سەرەکی ژنە کە هەوڵ بدات بەرنامەی هەبێ لەگەڵ هەموو پێکهاتەکانی تردا بەرنامەی هەبێ بۆ پاراستنی ئەو ژینگە جوانە و نێڵێن کە ببێتە ژینگەیە کە دژە مرۆڤ بێت. خۆی هەشتی ئازار ڕۆژێکە بۆ یەک دەنگی هەموو ژنان. ئەگەنە ژنان هەمویان لە هەموو کاتێکا کارەکەن، بەڵام ئەو گرنگی ئەو ڕۆژە ئەوەیە ژنان یەک ئەخات بۆ یەک دەنگی. بۆیە زۆر گرنگە ئەگەر لە هەشتی ئازار ببێ هەشتی مارت ببێتە بۆنەیەک بۆ ئەوەی کە ئەو جەخت بکەنەوە لەسەر پاراستنی ژینگە و هەوڵ بدەن کە زیاتر بایەخ بە ژینگە بدەن کە ژینگە سەرچاوی ژیانی مرۆڤەکانە. ژنان پێویستە یەک دەنگ بن، بە جیاوازی بیر و بۆچوونیانەوە لە بەرامبەر بە مافەکانی ژنانە یەک دەنگ و یەک هەڵوێست بن.